خۆی گەورەتان لێ ببینەران بیسەرانی خۆشەویستی کەناڵی ئاسمانی پەیام لە هەر کوێیەگەن جوانترین سڵاو و خۆشەویستیتان لێبێ. خۆشحاڵ و بەختەوەرم لە ئەڵقەیەکی نوێی بەرنامەی بەفەڕ بە دیداریەوەی عزیز و خۆشەویست شاد دەمەوە ئەڵقەیەکی نوێی بەرنامەکەتان پێشکەشەکەم. لە بەرنامەی بەفەڕی ئەمڕۆدا باز لە بەجێگەیاندن و بەجێهێنانی پەیوەندی خزمایەتی یا سیلەی ڕەحمەکەین. بێگومان ئاینی پیرۆزی ئیسلام کە هاتووە بیستویەتی کۆمەڵگەیەکی پڕ لە داد و پڕ لە خۆشەویستی و پێکەوە ژیا و بنیاد بنێ، هەمیشە ویستویەتی کە مرۆڤەکان هەماهەنگ و هاوکاری یەکتر بن. بۆیە هیچ کاتێک قبوڵی نەکردووە لە هیچ تاکێکی نێو کۆمەڵگەکەی کەوا هەر خەریکی عیبادەت و پەرستش بێ، هەر ڕوو بکاتە قیامەت و خوای خۆی، یا ببێتە کەسێکی گۆشەگیر و کەسێک تەنها لە ئەشکەوت و لە میحراب و لە پەرستگایەکدا خۆی یەکلای بکاتەوە بۆ خوا. بۆیە هەمیشە بۆیە پێغەمبەری خوا صلی الله علیه وسلم لە یەکێک لە فرمودەکانی ئاماژە بەوە دەکات کە بەجێهێنان و ڕاپەڕاندن و جێبەجێکردنی پێداویستی برایەکی مسلمانم لە 6 ڕۆژ عیبادەتکردن لە مزگەوتەکەی خۆم یا ئەعتیکافکردن لە مزگەوتەکەی خۆم بەلامەوە خۆشەویستترە. بۆیە ئیسلامی پیرۆز هەمیشە کۆمەڵێ پەیوەندی دروست و جوانی لە نێوان تاکەکانیا هێڵاوەتەوە بۆ ئەوەی پەیوەندیەکی گەرم و گوڕ لە نێوانیانە دروست بێ. بەجێگەیاندنی سیلەی ڕەحمیش یەکێکە لەو بوارە گرنگانەی کە تەنانەت خوای گەورە لە فەرموودەی قودسیدا ئاماژە بەوە دەکات کە هەر کەسێ پەیوەندی خزمایەتی بەجێ بگێنێ و بکابێ پەیوەندی لەگەڵ منا بەجێگەیاندووە و هەر کەسێکیش ببێتە هۆی قەتعکردن و بڕینی پەیوەندی خزمایەتی ئەوە پەیوەندی خۆی لەگەڵ مندا پچڕاندووە. تەنانەت ئەو فەرمودانەی تریش کە باز لە فەزڵ و گەورەی سەلامکردن یا سەردانیکردنی نەخۆش یا وەڵامدانەوەی دعوەت و بانگێشتی مسلمانانی ترەکە کە لە 5 مافەکەی مسلمان بەسەر مسلمانی ترەوە هەیە، هەمویان هەر بۆ دروستکردنی پەیوەندیەکی پتەوی تونند و تۆڵن لە نێوان تاکەکانی کۆمەڵگەدا. بەڵام ئێمە لەم بەرنامەیەدا وەکو ئەڵێ جەخت دەکەینەوە لەسەر سیلەی ڕەحم و بەزەی نێوان خزمان و خوێش و دراوسێ و ئەوانەی کە مافیان هەیە بەسەرمانەوە. بەم مەبەستە میوانداری زۆر بەڕێز مامۆستا ناسیح محەممەد شارباژێڕی مانگخواز و مامۆستای ئاینیم کردزانای ئاینیم کرد. مامۆستایان زۆر بەخێر بێت. سپاس بۆ ئامادەبوون. زۆر سپاس بۆ جەنابەت، سپاس بۆ هاوکاران و سڵاوی خوا لە جەنابەت و لە بیستەران و بینەرانی بەڕێزی کەناڵ. زۆر سپاس دەکەم. مامۆستا سیلەی ڕەحم و بەزەیی چییە و مەبەستمان لە بەجێگەیانی سیلەی ڕەحم چییە؟ بسم الله الرحمن الرحيم الحمد لله والصلاة والسلام على رسول الله وعلى آله وصحبه ومن والاه. بێگومان سیلەی ڕەحم واتە پەیوەندی خزمایەتی و کەسایەتی لە نێوان کەسانێکە کە فقه و شەرع دیاری کردو چێن ئەو کەسانەی کە پێیان دەوترێ ئەقاریب و کەسە نزیکەکان کە سیلەی ڕەحم و پەیوەندی خزمایەتی واجبە لەگەڵ ئەمانەیە. یەکی وەکو نوێش چۆن واجبە، پەیوەندی خزمایەتیش بە هەمان شێوە واجبە. ئەم سیلەی ڕەحمە ئەگەر ئینسان خۆی تەنها بێ بازنەیەک بە دەوریا هەیە کە پێی وترێ بازنەی خێزان، واتە لە ئینسان کە چاوەکاتەوە لە ناو کایەشی کۆمەڵایەتیە کە پێی وترێ ئوسترە و پێی وترێ خێزان، کە خێزان کۆمەڵێک ماف و کۆمەڵێک حەق و واجبات لەسەر ئینسان دیاری ئەکا. لە دوای ئەوە بازنەیەکی فراوانتر هەیە کە هەر شەرع دیاریەکە کە بازنەی خزمایەتی و کەسایەتیە. تعریف و پێناسەی سیلەی ڕەحم ئەوەیە واتە بەجێگەیاندن و ئەو واجباتانەی کە خوای گەورە و شریعەتی ئیسلام دایناوە لەسەر کەسی مسلمان، لەسەر ئافرەت و پیاوی مسلمان لە بەرامبەر ئەقاریب واتە کەسە نزیکەکان جێبەجێیکە و بە ئەرکی سەرشانی خۆی هەڵسێ بەرامبەریان. کەسە نزیکەکانیش لە دوو جیهەتی هەیە ئینسان، چونکە هەموو مرۆڤێک لە دایک و باوکێک لە دایکە بێ کەواتە جیهەت و ڕوویەکی هەیە کە خزمانی دایکی پێوترێ و خزمانی باوکیش واتە لە جیهەتی ئەبوو جیهەتی دایکەوە. هەموو باوانی ئینسان یعنی باوکت باپیرت باوشی باپیرت تا چەند کەسێک بمێنێ و هەروەها ئومەهاتی ژواتە دایکت ننکت ئەمە هەمووی پێی ئەوترێ پشتی تۆ، هەموو ئەمانە پەیوەندی خزمەتی ئەگرێتەوە. هەروەها لە منداڵ ئەو منداڵانەی کە کەسێک منداڵی هەیە کوڕکوچی هەیە، منداڵ و منداڵی منداڵەکەشت بە هەمان شێوە تا درێژ بێتەوە ئەمە پێوترێ سیلەی ڕەحم و پەیوەندی. لە لایەکی تریشەوە تەرەفێکی تر هەیە کە تۆ لە تەرەفی دایک و باوکتەوە خوشک و برات هەیە، کەواتە برایش و خوشکیش و برازا و خوشکەزاش
کەم بنیا زۆر بن ئەمیش بە هەمان شێوە پێوترێ سیلەی ڕەحم. بەشێکی تریش ئەیگرێتەوە پێوترێ مام و ئامۆزا و هەروها خاڵ و خاڵۆزا هەموو ئەم بازنانە و منداڵەکانیشیان ئەمە پێوتێ ئەو بازنێ کە پێوتێ ئەقاریب واتە کەسە نزیکەکانی تۆ کە سیلەی ڕەحم و پەیوەندی لەگەڵ ئەمانەیە بەسەرکردنەوەیان ئەحواڵ پرسینیان ئەو شتانی کە شەرع دیاری کردووە ئەبێت تۆ واجبە لەسەر شانت کە جێبەجێیکەی کەواتە سیلەی ڕەحم هەموو ئەمانە ئەگرێتەوە. سەرنجام وەکو جەنابەت فەرموود ئەمە تەنها مرۆڤ ئەگەر خۆی بێت سەرنجام بەهۆی ژن و ژنخوازیشەوە خاڵۆزایەکت شووەکە یا ژن دێن یاخۆ دەبیتەوە بە زاوای ماڵێکی دیکەیان بۆ منە خوشکەکە دەبێتەوە بە بووکی ماڵێکی دیکە مەژەر دەچێتە خانەی سیلەی ڕەحم و بەجێگیانی پەیوەندی خزمەت جارێکی تر بازنەکە فەرعی لێ بێتەوە لە قوپۆپی لێ ئەبێتەوە وەکو درەختێک وایە دوجار هەمووی ئەچێتەوە سەر ئەو ڕەگە سەر ئەو شڵەکە هەیەی سیلەی ڕەحم و پەیوەندی خزمەتی ئەیگرێتەوە واجبە ئینسان لە بەرامبەریە بە ئەرکی سەرشانی خۆی هەستێ. مامۆستا گاماژەم پێکرد کۆمەڵگەی ئیسلامی هەمیشە ویستێتی کۆمەڵگەیەکی پێکەوە نووسا و پتە و هەمانگ بێ بۆچی لە ئێستادا هۆکارەکانی لاوازبوونی ئەم فەرزە خواییە و ئەم فەرمانە خواییە بۆچی ئەگەڕێتەوە؟ لە سەردەمی ئەمڕۆماندا ئەگەر ئێمە وردبینەوە کۆمەڵێک هۆکار هەیە کە پەیوەندی خزمایەتی لەگەڵ بوونی ئەو هەموو دەقە لە فەرمودەی قورئانی پیرۆز و لە فەرمایشتەکانی پێغەمبەری خوا عەلەیهی سەڵات وسەلام کە دوایی ئەچینە خزمەتیان و باسییانەکەین لە خزمەتی ئەبین بەڵام لە هەمان کاتە لە کۆمەڵگەی موسڵمانانە ئەبینین پەیوەندی خزمایەتی تا ڕادەیەک هەمووان گلەیمان لێ هەیە و لە ئاستی پێویستانیە و لە ئاستێکانیە کە شەرعی خوای پەروەردگار داوای ئەکا بەڵێ لە هەندێک کۆمەڵگەی تر باشترین ئەگەر مقارنە و وەکو بڵێ هەڵسەنگاندنێ بکەین لە هەندێک کۆمەڵگەی تر زۆر باشترین ڕەنگە لە زۆرێک لە کۆمەڵگە مسلمانەکانیش باشتر بین بەڵام لەگەڵ ئەوەیشە لە ئاستی پێویستانیە هۆکار کۆمەڵێک هۆکاری هەیە یەکەم هۆکاری بریتە لە لاوازی ئاستی پەروەردەیی ئیمانی یعنی ئەم کەسە لەبەر ئەوەی کە پەروەردەیەشی بەڕاستی ئیمانینە یان کراوە بەڵام لاوازە هۆکاری تر وای لێ ئەکا کە پەیوەندی خزمەتی لاواز بێ. خاڵێکی تر بریتە لە تێنەگەیشتنێکی گشتگیر بۆ ئیسلام کە کەسی وا هەیە وا ئەزانێ ئیسلام تەنها بریتە لە عەقیدەیەک و بیر و باوەڕێک کە لە مێشک و لە دڵی ئینسانە جێگیر ببێت و تەواو هەندێکی تر بڕوایان وایە یا وا تێگەیشتون لە دین کە دین بریتە لە کۆمەڵێک تقوس و کۆمەڵێک دروشمی عیبادەت وەکو نوێژ و ڕۆژ و حەج و زەکات و عەمرە و سەرفیترە و قوربانی و ئەم جۆرە شتانە یعنی ئەم تێگەیشتنە جوزئیە لە دین لە ئیسلام لە پەیامی خوا و ئەکا ئەو ئینسانە لا نەکاتەوە بەلای کۆمەڵێک واجباتە یعنی جاری وا هەیە گرنگی بە کۆمەڵشتەیەکەدا ڕەنگە واجبیش نەبێ تەماشاکەی ژیانی ئەو ئینسانە لە چوارچێوەی سونەتەکانە گرنگیدان بە سونەتەکان یا گرنگیدان بە شتێکە پێویست ئەکا لە 120 تۆ گرنگی پێ بدەی ئەم ئەچێ لە 180 گرنگی پێدا ئەم لێ تێکچوونە ئەم تێگەیشتنە جوزئیە لە ئیسلام وا ئەکا ئەو ئینسانە گرنگی بەم شتە نەدا یعنی بە بەشێک لە دینداری نەزانێ بەڵام کاتێکە باسی قورئان و فەرمودەی پێغەمبەری خوا ئەکەی عەلەیهی سەڵات وسەلام چۆن گرنگی بە نوێژ دراوە ئاواش بە مەسئلەی کۆمەڵایەتی و بە پەیوەندی خزمایەتی و ئەمەش دراوە. خاڵێکی تر لە هۆکارەکانی لاوازبوونی پەیوەندی کۆمەڵایەتی بریتە لە ئەم جیهانگیریەی کە ئەمڕۆی گرتوتەوە یعنی جیهانگیری عەولەمە تۆڕە کۆمەڵایەتیەکان و ڕاگەیاندن بەشێکن لەوەی کە پەیوەندی خزمایەتیەکانیان پچڕاندووە خێزانی وا هەیە ناتوانێت سەردانی خزمێکی بکە لەبەر ئەوەی کە مسلسلێک هەیە ئەبێ متابعی کە ئەترسێ لەوەی ئەگەر سەردانی ماڵە خزمەکەی کە لەوێ ئەو مسلسلەی لە کیس بچێ و ئەم جیهانگیری ئەمڕۆ کە ئێوێ هەموو دنیا بە شێوەیەک بیر بکەنەوە بە شێوەیەک ئاڕاستە بکە کە هەمومان ئەزانی شێوازێکی ئەوروپی و شێوازێکی ئەمریکیە کە تەنانەت وڵاتانی سین و یابانیش هەستیان بەوە کردووە کە خەریکە لە ناو جیهانگیریە ئەتوێنەوە بۆ ئەوەی کە نەتوێنەوە ئەبینین کۆمەڵێک مسلسلاتی زۆریان لە باسی تاریخ و ئەمجاد و داستانە گەورەکانی خۆیان ئەیکەن بە تەمسیلی و بە مسلسل بۆ ئەوەی کە بە گەنج و تازە پێگەیشتەکانیان بڵێن ئەمە مەجدەکان و ئەمە مێژووی ئێوەیە بۆ ئەوەی لە مێژوو دانەبڕێ بەڕاستی عەولەمە و جیهانگیری ئێوێ ئینسان داببڕێ لە مێژووی خۆی
لە باو باپیرانی خۆی ئینسانێک بێت تەنها خۆی بێت تەنها مەسلحەتی خۆی لەلامە بەس بێ ئەم ئەولەمە و جیهانگیری و ئەم دنیای سەرمایەداری و گرنگیدان بەلایەنی مادی و فرامۆشکردن لایەنی معنەوی ئینسانەکان هۆکارێکی زۆر زۆر گرنگە و زۆر زۆر خراپە بۆ لاوازبوونی مەسئلەی کۆمەڵایەتی. خاڵێکی تر بەداخەوە لە کۆمەڵگەی ئێمە کە زۆر ئاسەواری هەیە ڕەنگە ئێستا ئاسەوارەکەی کەمتر بوو بێتەوە تێگەیشتنی خەڵک تۆزێک فراوانتر بوو بێ بەڵام لە سەرەتای 92 بە دواوە و تا هەتا 2023 ئێستش بەڕاستی کاریگەری سلبیەکانی ماوە مەسئلەی حیزبایەتی واتە تەعەسسوب و دەمارگیری حیزبایەتی دەمارگیری مەذهبی هەموو ئەمانەوە ئەکا کە ئەو ئینسانە لەگەڵ خزمێکی هەیە واجبە بەسەری بکاتەوە بەڵام تێگەیشتنی حیزبایەتی وەزاڵبوونی بیرروباوەڕی حیزبایەتی و تەعەسسوب بۆ حیزبەکەی واکە لەبەر ئەوەی خزمەکەی مامەکەی ئامۆزاکەی خاڵۆزاکەی پورەکەی تێگەیشتنێکی تری هەیە ئەم ئەبێتە بربەستێک لە بینی ئەو خزمەیە ناتوانێت سەردانی بکە. خاڵێکی تر لە کێشەکان مەسئلەی کێشەی هۆکارەکان کێشەی کۆمەڵایەتیە. بەداخەوە لە کۆمەڵگەی ئێمەیە تێگەیشتنی بە تایبەت ئەو چینەی کە با بڵین تێگەیشتنێکی ڕۆشنبیرێکی فراوانیان نییە هەم لە ڕۆژگار هەم لە دینەکەیان مەسئلەی کێشەی کۆمەڵایەتی جاری وا هەیە خزمێک چۆتە داوای خزمێکی تری ئافرەتێک یا باوکی ئافرەتێکی بۆ خواستووە یا برازایەتی یا خاڵۆزایەتی یا کەسێکە ئەم ئافرەتە ئەم کوڕی بەدڵ نەبووە یان نەیویستووە ڕەنگە وتبێتی وەکو برایەک سەیرم کردووە یان ئەمە وەکو بڵێ مەسئلەی زەواج و خزمایەتی و مەسئلەی خێزانداری شتێکە ئەبێ ڕەزامەندی هەم کوڕەکە و هەم کچەکەشی تیابێ بەڵام کچەکە شوی پێ نەکردووە یا کوڕەکە نەیویستووە تەماشاکەی ئەمە بۆتە مایەی پچڕاندنی پەیوەندی خزمایەتی یان مەسئلەکە بووە خزمایەتەکە بووە زەواجەکە بووە بەڵام دوجار کێشەیە کەوتۆتەوە و ئەم کوڕکچە نەیانتوانێەوە لە ژیانی هاوسەری و خێزانداری خۆیان بەردەوام بن و جیابوونەوە ڕوویداوە ئەم جیابوونەوە ئەم کوڕکچە ڕوویداوە بۆتە مایەی ئەوەی جیابوونەوەی دوو خێزانیش لەیەک دوو خزم لە یەک تەنانەت بەداخەوە لە زۆر جار دوژمنایەتی لێکەوتۆتەوە کەواتە هۆکارێک لە هۆکارەکان بەڕاستی کێشەی کۆمەڵایەتیەوە تێنەگەیشتنە لە مەسئلەی خزمایەتی کە مەسئلەی خزمایەتی تۆ نابێ بەهۆی کێشەیەکەوە جاریوای کێشەکە کێشەیەکی عائیلی و کێشەیەکی خێزانی نیە کێشەیەکی لەسەر زەویوزارێکە کۆمەڵی خزم لەسەر زەویوزار کێشیان بۆ دروستبوونیان توانیوە کێشەکان یەکلا بکەنەوە یا یەکلاش بۆتەوە بەپێی شەرع و قانون لایەنێکیان ڕازی نەبووە وای کردووە کە ئەم پەیوەندی خزمایەتیە قەتع ببێ و خاڵێکی تر بەداخەوە تەکەبور خۆ بە گەورەزانین کە ئەمە خاڵێکی زۆر زۆر خراپە تەمەشاکەی کەسێک کە لە ئاستێکی ئابووری باشدایە یا لە ئاستێکی علمی و زانستی باشدایە ئەم هۆکارە لە جیاتی ئەوەی کە ئینسان بەڕاستی ئینسانی دیندار و ئینسانی خاوەن علم و ئینسانی کە مەکانەتێکی علمی مەکانەتێکی کۆمەڵایەتی مەکانەتێکی ئابووری هەبوو بەڕاستی ئەبێ وەکو گەنمی تێروا بێکەوە پڕ بێ ئەبێ بنووسێتەوە ئەبێ سەری نەویکە ئەبێ ڕێز بۆ خەڵک دابنێ ئەبێ ئەم نیعمەتەی خوا بەکار نێنێ ببێتە مایی خۆ بە گەورەزانین و تەکەبور و فیسکردن بەسەر خەڵکا و بێزی نییە سەردانی خزمەکەی کا وڵاتی لەبەرەوەی کە لە ناو خانوویەکی هەژارانەیە یعنی ئەمە ئەم خۆ بە گەورەزانینە هۆکارێکی زۆرە بۆ واکا کە پەیوەندی خزمەتی کەم بکاتەوە جاری واش هەیە دوورکەوتنەوەی خزمەکان لە یەک یعنی ئەمڕۆ وای لێ هاتووە جاران هەمووی لە لادەیەکا بوون اینجا هاتیینە ناو شار لە ناو شاری لە شوێنێکا کۆ ئەبووینەوە یعنی خەڵگە ئەنزانی منطقەی ئازادی فلان کۆمەڵی دێ و هەمووی هاتوونەتە منطقەیەک لێیا کۆبوونەتەوە لە منطقەیەکی ترا هێشتا پەیوەندیەکە گەرم و گۆڕ بوو لە جەژنانە لە غەیری جەژنانە لە کاتی خۆشی و ناخۆشیە پەیوەندیەکانیان باشتر بوو ئەتوانی زیاتر پێڕابگەن بەڵام ئێستا بازنەی شار فراوان بووە و خەڵک وەکو بڵێ مناڵ و وەچە کەوتۆتەوە دوور کەوتونەتەوە لە یەک زائیدەن ئەم هۆکارانە دوورێکەش و ڕێزم بۆ جەنابت و بۆ بینەرانی بەڕێزیش تەمەڵیش هۆکارێکە ینی کابرا دانیشتووە لە ماڵەوە تااقەتی نییە ئەم تااقەت نەبوونە و تەمەڵیەش بەڕاستی هۆکارێکی گەورەیەکە قسەیەکە هەمیشە دەگوترێتەوە ئەڵێ ئەوان بۆچی ناین ئێمە بۆچی بچین ینی بۆ نمونە پێم وایە فەرمودەشی لەسەر کە سیلەی ڕەحم ئەو کاتە پێگوتە سیلەی ڕەحم کە ئەو هەرچیەک بێت و هەر بەردەوامی لەسەر گەیاندنی و بەجێگەیاندنی ئەو سیلەی ڕەحمە ئەمە شتێکی دروستە کە من بڵێم جەنای مامۆستا بۆچی نایە بۆ ماڵ ئێمە بۆچی بچم بۆ لای ئەو
لە ڕاستیە لە فەرمودەی صحیحی پێغمبەری خوا عەلەیهی سەڵات وسەلام کە ئیمامی بوخاری ڕیوایەتیەکە تعریف و پێناسەی واصیلمان بۆ ئەکا یعنی کێیە کە ئەو لە فەرمودەی پێغمبەری خوا هاتووە کە سیلەی ڕەحم وەکو ئەڵقەیەک هەڵواسراوە بە عەرشی خواوە نووسراوە کە هەر کەسێ سیلەی ڕەحم بەجێ بێنێ خوای گەورەش ڕەحمی خۆی پێ ئەکا و بەجێ ئەهێنێ لەگەڵەیە الرەحم معلقة بالعرش من وصلني وصله الله رحم الله هەر کەسێک من بگەێنێ و پەیوەندی خزمەتی نەبچڕێنێ خوای گەورەش بە ڕەحم و سۆزی خۆی دەیگەێنێ و دەیگەێنێ بە بەهەشت ومن قطعني قطعه الله کێیە قەتعی سیلەی ڕەحمەکە و کێیشە واصل ئەو کەسەی کە پەیوەندی خزمەتی ئەکا پێغەمبەری خوا عەلەیهی سەڵات وسەلام فەرمێ لەیسە الواصل بالمکافئ پەیوەندی ئەو کەسەی کە پەیوەندی خزمەتی جێبەجێکا کەسێک نییە کە ئەبێت تۆ جارێک بێ ئینجا منیش جارێک یەم جار بجار نأفرمي ولكن الواصل الذي إذا قطعت رحمه وصله أو كسيك كاتيك كسيك خزمكي بيوندي لقلا أبشريني أو دس بيش خريئك دەست پێشخەریەکە جارێک دوو جار سەردانی ئەکاتەوە بەڕاستی و ئەو پەیوەندیە گەرم ئەکاتەوە و ئەگەر هۆکارێکی نەفسی بوو بێ لە بینی خۆی و خزمەکەیە کەوای کردووە خزمەکەی سەردانی نەکە ئەو هۆکارە ناهێڵێ و دڵپاچی و نیازپاچی خۆی بەرامبەر خزمەکەی ئەنوێنێ و بەردەوامە لە جێبەجێ چونکە ئەمە واجبێکە لەسەر شانی ئینسان ئەگەر من جێبەجێ ناکەم معنەی وانییە تۆش جێبەجێ نەکەی ئەمە تێگەیشتێکی هەڵەیە بەڵکو ئەبێ ئینسان بەردەوام خزمەکانی بەسەر بکاتەوە مەگەر کابرا هەر دەرگاو لێ داخە ئەمە ئەگەر دەرگایشی داخست و داوای کرد کە تۆ سەردانی نەکەیت تۆ گوناهبار نیت شەرعەن تۆ گوناهبار نی مادام کابرا دەرگای بەڕوو تا داخستووە جارێک و دوو جار ویستوتە سەردانی بکەی پەیوەندیت پێوە کردووە ئیتر وەکو بڵێ ئێوێ نەچیت ئالەم کاتەیە ئەم ئینسانە مادام چەند جارێک محاولەی کردووە چە سەردانی کردووە دەست پێشخەری کردووە خەڵکی کردووە بە تکاو بە شەفاعەتی بە خەڵکی تر کردووە بۆ ئەوەی ئەم پەیوەندی خزمەتیە نەبچڕێنێ بەڵام کابرا هەرەی بچڕێنێ ئەوە گوناهەکە لەسەر ئەو کەسەیە و ئەو کەسە گوناهبار نابێت. زۆر باش مامۆستا چۆن پاداشتی یان بۆ منە وەسف و مەدحی ئەو کەسانە کراوە کە سیلەی ڕەحم بەجێگەن لە فەرمودەکانی پێغەمبەری خوا و ئاەتە قورئانیەکانەوە ئەوەندەی لە قورئانی پیرۆزە کاتێک ئەگەڕێیت زۆرتر هەڕەشەیە بۆ ئەو کەسانەی کە قەتعی سیلەی ڕەحمەکەن واتە پەیوەندی خزمەتی ئەبچڕێنن بۆ ئەوەی کە بربەستێک دروستکە ئیتر کە ئینسان ئەو ئینسانە بابای مسلمان زۆر جرئەت نەکا و نەوێرێ قەتعی سیلەی ڕەحمکە بەڵام لە فەرمودەکانی پێغەمبەری خوا عەلەیهی سەلام یعنی وەکو ئەگەر قورئان بابی تەرهیبەکەی گرتبێ واتە ترساندن و بێدارکردنەوەی مسلمانان لە مەترسی پچڕاندنی سیلەی ڕەحم لە بەرامبەرە بۆ دروستکردنی تەوازن و هاوسەنگی پێغەمبەری نازدار عەلەیهی سەڵات وسەلام باسی لە ئەجر و سەوابەکە کردووە ئەوەی کە قورئان هەڕەشەی کردووە قورئانی پیرۆز لە سورەتی محەممەدا لە ئایەی 22 فەرمێ فهل عسەیتم إن توليتم أن تفسدوا في الأرض وتقطعوا أرحامكم ئایا یعنی وەکو هەڕەشەیەک نیازتان وایە کاتێک کە خوای گەورە ئێوەی جێگیر کرد لەسەر زەویە و هێز و دەسەڵات و توانایی لەسەر زەویە پێدان ئێوە نیازی ئەوەتان هەیە و بەرنامەڕێژی بۆ ئەوەکەن کە فەساد و خراپە و گەندەڵی لەسەر زەویە بەرپا بکەن وتقطعوا أرحامكم وبرنامە دابنێن بۆ ئەوەی خەڵکی خزمەتی و پەیوەندی خزمەتی ببشڕێنێ کە ئەمە بەرنامێکی شەیطانیە يعني دائما ئەو ئینسانەی کە خاوەنی پەیامی ئاسمانی نییە لە جیاتی ئەوەی کە ئیسلاحکە لە زەویە ئیفسادەکە لە جیاتی ئەوەی بەرنامە ڕێژی بکە لە کەناڵەکانی ڕاگەاندنیە لە بەرنامەیە لە پەروەردەی قوتابخانەکانیە لە زانکۆ پەیمانگاکانیە بەرنامە ڕێژی بکە پرۆگرام دابنێ بۆ ئەوەی ئەم گەنجە وردە وردە والێ بکە پەروەردەیکە لەسەر ئیسلاح و چاکسازی و لەسەر دروستکردنی پەیوەندی خزمەتی بەعکسەوە ئەم ئیفسادەکە و لە مقابل ئیفساد لە زەویە و بەرپاکردنی گەندەڵی لەسەر زەویە قەتعی سیلەی ڕەحم کە ئەمە پچڕاندنی پەیوەندی خزمەتی واتە تێکدانی خێزان دەرنەتیجە ئەم کەسە کە پەیوەندی خێزانی تێگەیە چیشی تێگاوە ئیفسادێکی گەورە و گەندەڵێکی گەورەی لەسەر زەویە بەرپا کردووە قورئان فەرمێ ئولائیکە الذین لعنهم الله ئەو کەسانە خوای گەورە نەفرینیان
لێ دەکات و لە ڕەحم و سۆزی خۆی دەریان دەکات. لە ئاەتی تریشە هاتووە کە خوای پەروەردگار باسی فاسق و خراپەکار و تاوانکارمان بۆ ئەکا، ئەفەرمێ لە سوورەی بەقەڕە ئاەتی 26 کە باسی ئەو خوای گەورە نمونە ئەهێنێتەوە، ئەم نمونانەکە ئەهێنێتەوە ئینسانی ئیماندار سوود لە نمونونەکانی خوا وەرەگرێ، بەڵام ئینسانی کافر و بێبڕوا دەڵێم ئەمە چییە خوای گەورە نمونە ئەهێنێتەوە بە بەعوضە و بە مێش و بە مێشولە و بەم جۆرەشتانە، دیارە ئێوێ خەڵکی پێگومڕاکە. قورئان دەفەرمێ وما يضل به إلا الفاسقين، بەڕاستی ئەو ئینسانە خۆی ئێوێ سوء ئیسفادە لەمانە بکە. جا لە پێناسەی فاسقا قورئان فەرمێ فاسق و خراپەکار و تاوانبار چییە؟ الذين ينقضون عهد الله من بعد ميثاقه، ئەو کەسانن کەوا عهد و پەیمانێک کە بەخوایان داوە ئەیشکێنن، پەیمانەکەی خوای گەورە دەشکێنن، و هەروەها ويقطعون ما أمر الله به أن يوصل، وقطعی ئەو شتە ئەکەن کە خوا فەرمانی پێکردووە، شتێک خوا فەرمانی پێکردووە بریتێ لە سیلەی ڕەحم، ئەوان قطعی سیلەی ڕەحم ئەکەن ويفسدون في الأرض، چێن ئەمانە ئولئیکە هم الخاسرون، ئەمانە بەڕاستی زەرەرەومەندن هەم لە دنیاە کە باسیەکەین ئاسەوارە خراپەکانی لە دنیا و هەم لە قیامەتیشە زەرەرەومەندن. لە مقابلی ئەوەیە پێغەمبەری نازدار عليه الصلاة والسلام دەفەرمێ من كان يؤمن بالله واليوم الآخر فليصل رحمه، کە سێ جار ئەم باسەکە یەکێک لە جارەکانە فەرمێ هەر کەسێک ڕاستەکە ئیدعای باوەڕبوون بەخوا و بە ڕۆژی قیامەتەکە، ئەم ئیدعایە دلیلی پێویستە، هەم لە بواری عیبادەتە هەم لە بواری کۆمەڵایەتیە. دلیلی بوونی ئیمان بەخوا و بە ڕۆژی قیامەت لە بواری عیبادەت و لە بواری شتە شخصیەکانە بریتێ لە نوێژ و تاعات و عیبادەت، لە ڕۆژ و لە حەج لە زەکات لەم جۆرەشتانە. لە بواری کۆمەڵایەتێکیشا چییە فەرمێ؟ ئەوەیە کە فەلیەصل ڕەحیمەه، ئەوە ئەبێ پەیوەندی خزمەتی جێبەجێ بکە. لە فەرمودەی تریشدا کە ئیبن ماجە ڕیوایەتی دەکا بۆمان پێغەمبەری خوا عەلەیهی سەڵات وسەلام، پێم وا بێ ئەمە یەکەم فەرمودەیە و یەکەم وتاری پێغەمبەری خوایە کە کۆچ ئەکا بۆ شاری مەدینە کە فەرمووی یا ئەیها الناس ئەطعیموا الطعام وصلوا الأرحام وصلوا بالليل والناس نيام تدخلوا الجنة بسلام، يعني تشجيعکردن و هەڵنانێکی ئێجگار گەورەیە لەسەر زوبانی پێغەمبەری نازدار عليه أفضل الصلاة وأتم التسليم، کە فەرمێ خەڵکی ناس سەڵاو لە یەکتری بکەن، ئاشتی بڵاو بکەنەوە، جا خواردن ببەخشن، کە هەر سێ بوارەکە بواری کۆمەڵایەتیە بەڕاستی، بواری پتەوکردنی پەیوەندیە، کۆتاییان شەو نوێژە کە ئەویش بۆ چەسپاندن و حکمت لەمەی ئەم هەموو گرنگی پێدراوە لەوە چ یەکێ بڵێ باشە واسیلەی ڕەحمیشمان بەجێ هێنا، حکمت و فەلسەفەی بەجێگەیاندنی سیلەی ڕەحم و بەزەیی لە چیایە و بۆ چیە گەڕێتەوە؟ حکمەتەکە دوو هینی هەیە، دوو حکمەتی هەیە. حکمەتێکە بۆ دنیاە ئینسان بەڕاستی ئینسانێکی کۆمەڵایەتیە و ئەم ئینسانە پێویستی بە یەکتر هەیە. خوای گەورە باسی ئەوە ئەکا وأولو الأرحام بعضهم أولى ببعض، يعني سلەی ڕەحم پەیوەندی خزمایەتی شتێکە ضروریاتی حیاتە. ئەم ئینسانە کە خزمەکانی لە دەوری نەبوون، کە سوکارەکەی لە دەوری نەبوو، ئینسانێکی بێدەسەڵات، ئینسانێکە زۆرتر معەڕەزە بۆ ئەوەی هەم شەیطانی ئینس هەم شەیطانی جین بیخەڵەتێنێ. لەبەر ئەوەی ئەم پەیوەندیە کۆمەڵایەتیە کە دروست ئەبێ و ئەکا یعنی سلوکی ئەم ئینسانە ئەپارێزێ، قیەم و بەهاکانی ئەم کۆمەڵگەیە دەپارێزێ، مەسئلەی دینداری و خواناسی و ئیسلامەتی ئەم ئینسانە زیاتر پتە و ئەکا. بۆچی ئەم ئینسانە چکە خۆی تەنها نییە، لەناو کۆمەڵگەیەکە ئەژی، لەناو ئەمە لە ڕووی دنیاییەوە، یعنی لە ڕووی دنیایی فەلسەفەی دروستکردنی زیاتر پەیوەندی خزمایەتی ئەوەی ئەم ئینسانە ئەمڕۆ تۆ پێویستە بە من نییە، بە ڕۆژێکی تر پێویستە بە منە، بۆ ئەوەی ئەمە هاوکاری و تەبایی و تەعاون و عەلە البر والتەقوە بەچی ئەبێ؟ ئەگەر تۆ سەردانی خزمەکەت نەکەی، ئەو سەردانی تۆ نەکە، لە بارودۆخەکەشی نازانی، ئاگات لێ نییە. وەکو ئەوروپا ئەمان لێ بەداخەوە کە ئاسەوارەکانی دەرکەوتووە لە ئەوروپا کابرا ئەمرێ کوڕکچەکانی دوای چەند مانگێک پێزانن، خەڵک لە دائیرەی خزمەتگوزاری ئەچێت تەرمەکەی ئەنێژێ. ئەم ئینسانە کە ئینسانێکی ئەو نە بەڕێزە وای لێ دێ ئەم ئینسانە تەنها ئەکەوێتەوە، ئینسانیش کە تەنها کەوتە تووشی کە ئابە و بێتاقەتی و نەخۆشی نەفسی و نەخۆشی جەستەیی و سەرنجام خۆکوشتن. چەندین خەڵکی گەورە، خەڵکی عەبقەری، خەڵکی بەتوانە، خەڵکی زانستی سەرمایەدار تەماشای خۆی کوش، بۆ چونکە هەستی کرد تەنهایە.
یعنی لە ناو سژنێکە ڕاستە لە ناو جیهانێکی گەورەیە بەڵام جیهانەکە بۆ ئەو سژنە چکە کەس سەردانی ناکە خزمەکانی بەسەری ناکەنەوە تەنان خزمەکانی ناناسێ پەیوەندیان لەگەڵا ناکە دەی ئیسلام هاتووە بۆ ئەوەی ئەم ژیانی دنیای پێش بەهشتی قیامەت تۆ لێرە بەهشتێک بۆ خۆ دروستکەی پشڕاندنی پەیوەندی خزمایەتی لە دنیادا واتە دروستکردنی جەهەنەمێک بۆ تاکەکان بۆ خێزانەکان دەی ئیسلام ئەم جەهەنەمەی ناوێ ئەبێ تەبایی و هاوکاری و ئەنجا زائیدەن حکمت و فەلسەفەی قیامەتیش لەولاوە بۆستێ کە ئەو هەموو ئەجر و پاداشت و خۆشیی کە لە بەهشتا ئامادەکراوە بۆ ئەو کەسانی کە سیلە و زۆر خزمەتی بوارەکانی بەجێگەیانی سیلە ڕەحم چین ئایا تەنها سەردانیکردن و مەرحەبایی دەبنە بەجێگەیانی سیلە ڕەحمیام شتی تریشمان هەیە کە جێی سەردانکردن بگرنەوە بە بێەوەی من سەردانی جەنابەت بکەم عولەما و زانایان ڕەحمەتی خوایان لێبێ ڕوونکردنەوەیەکی جوانیان داوە لە مەسئلەی شێوازەکانی سیلەی ڕەحم و تویانە پەیوەندی خزمایەتی تەنها سەردانیکردن نییە پەیوەندی خزمایەتی چی دیارریەکە واتە چاکەکردن لەگەڵ خزمەکانتە لەگەڵ کەسە نزیکەکانتە شتێک دیاری ئەکا کە ئەویش بریتێ لە ئاستی توانای تۆ و ئاستی پێداویستی ئەو پێداویستی ئەو کەسە ئەو خزمەت چییە و پێویستی بە چییە جاری وایە پێویستی بە مەرحەبایەکە جاری وهەیە پێویستی بە سەردانێکە جاری وهەیە پێویستی بە دەستگیرۆییەکە جاری وهەیە پێویستی بەوەی لەگەڵیا بڕۆی کێشەیەکی بۆ حەلکەی هەتیوە باوکی دەست بە سەریا بێن ئاستی توانای تۆش یعنی ئاستی توانای کەسەکە بۆیە ئیمامی نەوەوی ڕەحمەتی خوای لێبێ کە لە زانە گەورەکانی مەذهبی ئیمامی شافعی ئەفەرمێ الإحسان إلى الأقارب على حسب الواصل والموصول خزمایەتی و چاکەکردن لەگەڵ خزمەکان تا پەیوەستە بەو کەسە کە خزمایەتی سەردانەکە ئەکە و ئەوەی کە سەردانی ئەکرێ فتارەتەن تەکون بالمال جاری وهەیە ئەو خزمەت پێویستی بە ماڵە بە فەقیر کەوتووە هەژارە توانای دەرامەتی نییە ئەو کەسەش کە خزمێتی ئامۆزایەتی برایەتی مامێتی خاڵێتی خاڵۆزایەتی توانای هەیە خوای گەورە توانایەکی دارایی باشی پێداوە واجبە لەسەری خزمەکەی بەسەر کاتەوە بە سەردانێکی جەژن ئەم خزمەت کە احتیاجە نەخۆشی هەیە پێداویستی بە هاوکاری مادی تۆ هەیە بە مەرحەبایەک چی لە مەوزوعەکە ئەگۆڕێ وانە بە سیارەیەکی کەشخەوە بچیتە بەردەمی ماڵەکەی و مەرحەبایەکی بکەیت و نوقلی جەژنەکەی هەڵبگری کە ڕەنگە بەیانەکەی جەژن بە دڵشکاوی و نەیتوانی بێ جەژنێکی دڵخۆشانە بکە ئالەم کاتەیە کە ئەم کەسە توانای مادی هەیە و خزمەکەیشی توانای نییە واجبە لەسەری کە بە ماڵ و بە پارە یارمەتی بدا وەتارەتەن تەکون بلخیدمەتی جاری وهەیە پێویستی بەوەیە لە نەخۆشخانە خەواوە خزمەتێکی بکەیت چی شوێک لە لای بی وەتارەتەن تەکون بزیارەتی جاری وهەیە ئەم خزمەت پێویستی بەوەیە چی سەردانێکی بکەیت کۆمەڵی نەسیحەت و ئامۆژگاری بکەیت وەتارەتەن تەکون بالسەلام جاری وهەیە سڵاوێکی لێ بکە نامەیەکی بۆ بنێرە و هەتا عولەماوە فەرموون ئەمڕۆ پەیوەندی بە مۆبایلێک پەیوەندی پێوە ئەەکەی هەواڵپرسیەکی ئەەکەی دڵی خۆش ئەەکەی جاری وهەیە ئەو کەسە زیندانە لەسەر شتێکی ناحەقی سەردانێکی بۆ زیندانی جاری وهەیە نامەیەکی بۆ ئەنووسی ینی عولەما و زانایان ئەم نامە گۆڕینەوە بە جۆرێک لە جۆرەکانی پەیوەندی خزمایەتی دائەنێن چکە جاری وهەیە ئەو نامەیە کۆمەڵی هەواڵپرسی و کەلیماتی جوان و کۆمەڵی شعری خۆشی بۆ ئەنووسی بەقەر سەردانێک ئەو کەسە دڵخۆش و شادومان ئەبێ جاری وهەیە پێویستی بە ئامۆژگاریەکە جاری واشەیە پێویستی بە دوعای خێرە یعنی لایەنی کەمەکەی بریتێ لە دوعای خێر لایەنی ئەوەش کە تۆ پێداویستی ڕۆژانەی ئەو کەسە جێبەجێکەی ئەمە هەمووی ئەچێتە چوارچێوەی پەیوەندی خزمایەتیەوە زۆر باش مامۆستا ئایا ئەسمای کچی ئیمامی ئەبوبەکر ڕەزا ڕەحمەتی خوای لێ دەفەرمێن دایکم مشریکە بوو سەردانی کردم بەڵام بەر لەوەی بهێڵم داخلی ژوورەکە ماڵەکەم بێ پرسم بە پێغەمبەری خوا کرد صلی الله علیه و سلم بەستیەوەیە کە جیاوازی ئایدۆلۆژیا و عەقیدە دەبێت ڕێگر پێغەمبەری خوا صلی الله علیه و سلم فەرمێ بڕۆ ئەو دایکتەوە باشترین ڕێزی بگرە و ئەرکی خۆت بەجێ بگێنە مەبەستمەوەی عەقیدە و بیر و باوەڕ جەنابیش داماژت بەوە کرد کە لە نەوەدەکانە حیزبایەتی چ دێوەزمەیەکی خراپ و بۆ تێکدانی خێزانەکان و بنەماڵەکان عەقیدە و بیر و باوەڕ دەبێتە ڕێگری ئەوەی کە پەیوەندی خزمایەتی بچڕێنیان بۆونە بەجێ نەگەێنین لە عەقیدە و بیر و باوەڕ پەیوەندیەکی دڵی ئەو ئینسانەیە خزمایەتیش پەیوەندیەکی ترە ئەم عەقیدە و جیاوازی عەقیدە و بیر و باوەڕ جیاوازی فکر و تێگەیشتن نابێ ببێتە مایەی پچڕاندنی پەیوەندی خزمایەتی
چونکە پێغەمبەری خوا عەلەیهی سەڵات وەسەلام ئەبوو تاڵیبی مامی مشریک بوو، بەڵام لە عینی کاتە بەردەوام هەم ئەو چاکەی لەگەڵ پێغەمبەری خوا ئەکرد و دیفاعی لێ کرد و هەم پێغەمبەری خوش عەلەیهی سەڵات وەسەلام بەردەوام سۆز و بەزەی بۆ ئەبوو تاڵیبی مامی هەبوو. ئیبراهیم و باوکی لە قورئانە بەڵێ ئیبراهیم و حەزەتی ئیبراهیم و ئازەری باوکی بە هەمان شێوە و تەنانەت پێغەمبەران عەلەیهی نەبیینە و عەلەیهی سەڵات وسەلام لەگەڵ قەومەکانیانە کە جاری وایە قەومەکانیان مشتریک و خراپەکار بوون، ئەوان هەر چاکەکار بوون. لەبەر ئەوە جیاوازی عەقیدە و بیر و باوەڕ نابێ ببێتە مایەی پچڕاندنی پەیوەندی خزمایەتی. ئەکرێت سنوورداریکە کەڵێ کۆمەڵێ مەرجی بۆ دانێ، بەڵام نابێ قەتعی سلەی ڕەحم بکات و خزمایەتی واجبێکی شەرعیە کە پێغەمبەری خوا عەلەیهی سەڵات وسەلام فەرمێ یەکێک لەو شتانەی کە خوای گەورە هەر لە دنیادا عقوبە و سزاکەی پێش ئەخا بەڕاستی پچڕاندنی پەیوەندی خزمایەتیە، بۆیە هیچ شتێکی دنیایی نابێ ببێتە مای پچڕاندنی. ئەگەر عەقیدە پێغەمبەر صلی الله علیه و سلم وەکو بناغە داڕێژەری عەقیدەی ئیسلامی سەردانی جوولەکەی کردبێ و منێک جۆی لێ قەرز کردبن و سەلامی کردبوون و لەبەر جەنازەیان هەڵسابێتەوە، ینی ئەمە نەبێتە ڕێگر کەواتە مەذهب و حیزبایەتی و زمان و کەلتور و دراوسێتی و گوند و عەشیرەت ئەو لە وەکوڵێ قەبیحتر و خراپترە لەوەی کە تۆ خزمایەتی و پەیوەندی خزمایەتیان لەگەڵا بچڕێنی. بێگومان مادامێ عەقیدە کە ئێتر بەڕێزترین شتە لە لای خوای گەورە و لە دینی ئێمە و لای پێغەمبەری خوا عەلەیهی سەڵات وسەلام لە عینی کەواتە چونکە سیلەی ڕەحم وەکو بڵێ پەیوەندی خوێنە، پەیوەندی پشتە، پەیوەندی وەچە و نەسلە بەیەکەوە. ئەم پەیوەندیە ئەبێ بەردەوام بێ، بۆ چونکە تۆ ئەمەلت هەیە ئەم پەیوەندیە ناتوانێ قەتعیکەی، خوا دروستی کردووە. فلان کەس مامی فلان کەسە، ئەو خاڵێتی، ئەو پورێتی، ئەو ئامۆزایەتی، ئەو پورزایەتی، یعنی ئەگەر کافریش بێ مقابلەکەت هەر مامێتی. یعنی دینەکە وای لێ ناکە کە ئەم کەسە ئیتر مادامێ کوڕەکەی لەسەر عەقیدە و بیر و باوەڕی ئەو نیەتی کوڕی ئەو نییە، هەر کوڕێتی، هەر بە کوڕی ئەو حسێبە، ئەویتر هەر پورێتی، ئەویتر هەر مامێتی. بەڵام مەسئلەی عەقیدەکە ئەگۆڕێ، بۆیە پەیوەندیە خزمایەتەکە ئەبێ بمێنێ بۆ ئەوی ڕۆژێک کە عەقیدە و بیر و باوەڕەکە گۆڕا. چەندین کەس هەیە خراپەکار بووە، بەڵام دوجار خوای گەورە هیدایەتی دا و گۆڕاوە، بۆ ئەوەی کە ئەگەر ئەم پەیوەندیە خزمایەتیە بەهۆی عەقیدە و بیر و باوەڕەوە قەتعی کەیت و هینیکەی دیسانە بێ جارێکی ترکە ئەو کەسە تەوبەی کرد و پەشیمان بۆ چۆن ئەم پەیوەندیە دروست دەکەیتەوە. بۆیە پەیوەندیەکە ئەبێ بمێنێ بۆ ئەوەی بەردەوام ئەم کەسە تەئسیری باشی لەسەر بکرێ و هەوڵی لەگەڵ بدرێ خوا هیدایەتی دا و بگەڕێتەوە. ئیسلامی پیرۆز وەکو ئاراستەکەری دنیا و قیامەتی مرۆڤەکان بە تایبەت شوێن کەوتوانی خۆی چۆن سزا و هەڕەشە لەو کەسانەکە کە دەبنە هۆکاری پچڕاندنی پەیوەندی خزمایەتی و سیلەی ڕەحم. ئەو کەسەی کە سیلەی ڕەحم و پەیوەندی خزمایەتی ئەبچڕێنێ، یەکەمیان ئەوەیە وتمان خوای گەورە هەر لە دنیایە عقوبەکەی پێش ئەخا. پێغەمبەر صلی الله عەلەیهی وسەلەم دەفەرمێ کار و کردەوەیە کە خوای گەورە عقوبەکەی لە دنیادا پێش ئەخا و زائیدەن ئەو عقوبەی کە لە قیامەتی شابۆی داناوە بریتێ لە قەطیعەت الرەحم، پەیوەندی خزمایەتی پچڕاندن، والخیانە والکەذب، و خیانەت و ناپاکیکردن. جا خیانەتی کەسێک بێ لە بۆ نمونە دوو کەس شەریکن، یەکێکیان خیانەت لە ویترەکە، هاوسەرێک خیانەت لە هاوسەرەکەی ئەکا، و حیزبێک لە نەتەوەکەی خیانەت ئەکا، خیانەتی هەموو جۆرە خیانەتەکان پێغەمبەر صلی الله علیه و سلم فەرمێ خوای گەورە هەر لە دنیادا ڕسوای ئەکا، والکەذب و هەروەها درۆکردن. کەواتە پچڕاندنی پەیوەندی خزمایەتی هۆکارێکە بۆ ئەوەی ئەو ئینسانە هەم لە دنیادا خوای گەورە پێی بنوێنێ، تەمەن ئەگەر تەوبە نەکا ئەگەر پەشێمان نەبێتەوە و بەردەوام بێ لەسەر پچڕاندنی پەیوەندی خزمایەتی، ئەوە عقوبەکەی لە دنیادا هێنا. هەروەها وتمان خوای گەورە لعنەتی لێ ئەکا. ئیمامی حسین بە کوڕەکەی فەرموو کوڕی شیرینم دۆستایەتی ئەو کەسە مەکە کە پەیوەندی خزمەکانی پچڕاندووە و چاکەکار نییە لەگەڵ خزمەکانیە و خراپەکارە لەگەڵیانە. فإني وجدته ملعونا في كتاب الله في 3 مواطن. چونکە من ئەو کەسەی کە قەتعی سیلەی ڕەحمەکە و پەیوەندی خزمەتی پچڕاندووە لە قورئانە گەڕاوم لە 3 شوێنە خوای گەورە نەفرینی لێ ئەکا و لە ڕەحم و سۆز و بەزەی خۆی دەری ئەکا. دێ ئینسانێک هاوڕێتی ئەم جۆرە کەسە بکە وردە وردە ئەویش خۆی ئەوە گرێ، بۆیە فەرمووی لەگەڵ ئەو کەسایانە مەبە. و هەروەها پێغەمبەر صلی الله علیه وسلم فەرمێ عەمەل و کردەوەی ئەو ئینسانە هەڵە ئەواسرێ و لای خوای گەورە قبوڵ ناکرێ هەتا
پەیوەندی خزمەتەکەی جێبەجێ نەکە. ئەفەرمێ إن أعمال بني آدم تعرض على الله عشية كل خميس وليلة الجمعة. هەموو ڕۆژێکی پێنجشەممە و شەوی جومعان کار و کردەوەی هەموو ئینسانێک بەرزەکرێتەوە بۆ لای بۆ حزوری خوای گەورە جل جلاله فلا يقبل عمل قاطع رحم. خوای گەورە کار و کردەوە و چاکەی ئەو کەسەی کە پەیوەندی خزمەتی بچڕاندووە وەری ناگرێ هەتا پەیوەندیەکە دروست نەکاتەوە و فەرمانەکەی خوای پەروەردگار جێبەجێ نەکات. لەبەر ئەوە پەیوەندی هەروەها خاڵێکی تر ئەو کەسە بەڕاستی زیکری خێری ناکرێت لە دوای مردن. کاک ڕێز دوو تەمەن هەیە بۆ ئینسان. تەمەنێکە ئەوە خوای گەورە دیاری کردووە إلى أجل مسمى کە ئەو تەمەنە خوای گەورە بڕیاری داوە لە سعات ئەو کۆتایی پێ بێ کەس ناتوانێت پێشی خەو کەسیش ناتوانێت دوای خا. ئەمە پێوتێت تەمەنی دیاریکراو لەلایەن خواوە. تەمەنێکی تری معنەوی ئینسان هەیە کە ئەمیان بەدەست خۆیەتی ئەدەوێت ئەو تەمەنەت کورت بێ یان درێژ بێ کە تەمەنی باسکردن و دوای خۆتە لە دوای مردنەوە دەست پێکە. ئەم تەمەنە زەلامی وا هەیە تەمەنی دوای مردنی لەحظەیەکە هەتا ئەو کاتێ ئەیبەن بەسەر قەبران. ڕاستە خەڵک بۆ کاروباری دنیا و بۆ شانوشکۆی دنیاش بێ قەرەباڵخی تازیەکەشی هەر کاریگەری هەیە ئەگەر کەسێ سیلەی ڕەحمی بەجێنەیە نابێ هەستەکەی بەدەم خەڵکەوە نەبووە خەڵکیش بەدەمێەوە نەبووە کێشەی خەڵکی گوێ لێ نەگرتووە و بەشداری خەم و ناخۆشیەکانی خەڵکی نەکردەوە خەڵکیش بەشداری ناکە. کەواتە حەزەتی ئیبراهیم على نەبینا و عەلەیهی سەلام داوای لەخوا کرد خوای پەروەردگار نەوەکانی دوای خۆی زیکری خێری بکەن کەواتە زیکری خێر تەمەنی دووەمی ئینسانە. زەلامی وا هەیە تەمەنی کورتە تەمەنە کات دیاری کراوەکە بەڵام ئەوەندە کاری چاکەی کردووە ئەو نە پەیوەندی خزمەتی بەهێز بووە ئەوەندە خێر و سەدەقەی کردووە ئەوەندە بە چاکەی لەگەڵ خەڵکا کردووە لە دوای خۆی یەک پارچە ژیان و مردنی هەتا قیامەتی ئەبێتە خێر. منداڵی ساڵحی بەجێهێشتووە علم و زانستی بڵاو کردوتەوە و هەروەها چاکەی لەگەڵ خەڵکا کردووە خەڵک دوعای خێری بۆ ئەکەن پرۆژەی خێری دروست کردووە کەواتە تەمەنی ئەم ئینسانە 50 ساڵ بووە بەڵام تەمەنەکەی تری 5000 ساڵە. ڕاستە ئەوە بەدەست ئینسان خۆیەتی ئایا ئەم ئینسانە چۆن بووە لەگەڵ خەڵکە چاکەکار بووە وەک پێغەمبەر صلی الله علیه و سلم فەرمێ بەڕاستی ئینسانی چاکەکار کە ئەمرێ ئاسمان و زەویش بۆ یەگرین ئەو شوێنە کە سوجدەی تیا بردووە ئەو شوێنەی کە چاکەی تیا کردووە بۆ یەگری ئەڵێ فڵان ئینسان بەڵام ئینسانێک کە خراپەکار بێ بەڕاستی ئینسان و غەیری ئینسانیش ئیستراحەتی لێکە ئەڵێ ئەلحەمدولله نەجاتمان بوو لە دەستیان. ئەو کەسەش لە قیامەتە کاتێک کە کەسێک پەیوەندی خزمەتی بشڕاندووە هۆیتر عقوبەکەی بەڕاستی زۆر زۆر خەتەرە خوای گەورە پەنامان بە کە پێغەمبەری نازدار عليه الصلاة والسلام دەفەرمێ ثلاثة لا يدخلون الجنة سێ کۆمەڵ و دەستە و تاقم هەن ناچنە بەهەشتەوە. یەکەمیان مدمن و خەمرین ئەو کەسەیە کە ئالوودەی مەی و مادە هۆشبەرەکان بووە تەنها مەی نییە مادە هۆشبەرەکانیش هەمووی بە ئیتیفاقی و کۆدەنگی زانایان هەروەکو ئارەق و بیرە و ویسکی و چی هەموو ئەوانە حرامن بەڵکو زیاتریش ئەو کەسەش کە ئەو جۆرەشتانە بڵاو ئەکاتەوە بەڕاستی ئیفسادە لە زەویە قورئان هەڕەشەی ئەوەی لێ کردووە کە ئەبێ بکوژرێ. مدمینی خەمر ئەو کەسەی کە ئالوودەی ئەو شتانە بووە ئەگەر لەسەری بەردەوام بێ و لەسەر ئەو حاڵەتە بمرێ و تەوبە پەشێمانی لێ نەکا پێغەمبەر صلی الله علیه و سلم فەرمێ لا يدخل الجنة ناچێتە بەهەشتەوە. ومدمن سحر و ئەو کەسەش کە ئالوودەی سحر و جادوو بووە هەر شتێک دێتە پێشەوە بۆی ڕائەکا بۆ لای ساحرێ بۆ لای جادوگەرێ بۆ لای فاڵچیەک فڵان کەس لە فڵان کەس ناشرین کە ئەو لە لای ئەو ببێزرێنە فڵان شتم بۆ بکە یعنی لە جیاتی ئەوەی تەوەکل بە خوا ببەستێ و هانا بۆ خوا بەرێ هانا بۆ ئینسانێکە بە بۆ ساحر و جادوگەرێک و دوو لە ڕووی تۆ بینەران بۆ درۆزنێک ئەبا کە هەموو ژیانی درۆیە خۆی ناتوانێت هیچ بۆ خۆی کات چ جای بۆ خەڵک. ئەم ئینسانەکە ئەو نە زەعیفە معناها عقیدە و بیر و باوەڕی تەواو نییە لاوازە بۆیە ئەویش هەڕەشەی لێکراوە و خاڵی سێم و کۆمەڵی سێمیان کە پێغەمبەر صلی الله علیه و سلم فەرمووی ناچنە بەهەشتەوە وقاطع ڕەحم ئەو کەسەی بەردەوام بێ لەسەر پچڕاندنی پەیوەندی خزمەتی بەر ئەو هەڕەشەی پێغەمبەر صلی الله علیه و سلم دەکەوێت. مامۆستا دوای پێچرانەوەی مەلەفی مرۆڤ لە دنیادا پێم خۆشەوە کەمە کۆتا پرسیاری بەرنامەکەم کە پێغەمبەری خوا صلی الله علیه و سلم فەرمان بە نەوە و بە کوڕ و بە کچی ئەم کەسە دەکەن کە دوای مردنیشی وەفادار بن بۆ کەسوکاری و بۆ هاوڕێ و بۆ دۆستەکانی. مەبەستمەوەیە کە ئەم وانە فێرکاری پێغەمبەری خوا صلی الله علیه و سلم بۆ کوڕی پیاوێک یان بۆ کچی یا بۆ خێزانەکەی ئەمەژە جۆرێکی تر نییە لە بەجێگانی سیلەی ڕەحم دوای مردنی ئەم شەخصەش.
بەڵێ گەر لە خزمەتی فەرمودەکەیە بین کە ئیمامی ئەبوو داود ڕەحمەتی خۆی لێبێ ڕیوایەتێکە کە پیاوێک هاتە خزمەتی پێغەمبەری خوا عەلەیهی سەڵات وەسەلام وای زانی کە ئێتر کە باوکو دایکی مرد ئێتر هیچ ئەرکێکی لە بەرامبەر باوکو دایکە نامێنێ لەسەر ئەو کەسە فەرمووی یا رەسوول الله هەل بەقیە من بر ئەبەوەیە شەیء ئەبڕهما به بعد موتهما ئەی پێغەمبەری خوا من باوکو دایکم نەماوە وفاتیان کردووە ئایا هیچ واجبێک لەسەر شانی من ماوە وەکو چاکەیەک لەگەڵ باوکو دایکما کە دوای مردن بۆیان جێبەجێ بکەم خۆشەویست عەلەیهی سەڵات وەسەلام فەرمووی نەعەم بەڵێ هێشتا کۆمەڵێک واجب لەسەر شانی کوڕ و کچ ماوە کە بەرامبەری باوکو دایکیان لە دوای مردنیان جێبەجێکەن فەرمووی ئەسەڵات عەلەیهما دوعا بۆکردنیان چکە عولەما فەرموون سەڵات ئەگەر بە عەلا تعدى كرا أو بمعنى الدعاء وصلي عليهم يعني ادعوا الله لهم دعاء نزاو بارانو لخواب كبو إيمان داران بو كساني كلسر غوركانيان ولسر جنازة كانيان نوجه كيف خواي جور فرماني ببيغمبري خواكن كواتا چونك علماء وزانايان زورترين رأيان وايا كعبادتي بدني لكسي كيتيرو ناتي بو كسي كيتير إلا عبادتي مالي نبه نوش واتب دعاء يعني الدعاء بوبكي لدعاء خويان وهروها والاستغفار لهما وداوي لخوشبون يعني الشي بوبكي لي خوشبون تايبته بإيمان دارو اگر كسي باوكو دايشي مشرك به باوريان بخو بقيامت نبي ناتوان استغفاريان بوبكا وسيميان فرمي وإنفاذ عهدهما عهد وبلينك كان داوة بكسيك يعني بخوا نزري كان كردوا تو وكو كرو وكو كشي او دايكو باوكو واجبه لسشانتك عهد بلينا كان بوجه بجيكي وصلة الرحم كأمام بستكي إمام وصلة الرحم التي لا توصل إلا بهما أو بيوندي تو بهوي تشيوا كومالي خزمت بو دروس بو طبعا بهوي دايكو باوكتو كواتا دروس كردنو بهيس كردنو قشدان بو بيوندي خزماتيا کە لە ڕێگەی باوکو دایکتەوە کە مام دەکا خاڵ دەکا پور دەکا پورزە ئەکا باو ننک و باپیر دەکا ئەگەر مابن هەموو ئەم بازنەی کە لە سەرەتای بەرنامەکە باسمان کرد لە دوای مردنی باوکو دایک چێ لەمانە مابەوە لەم بازنە واجبە لەسەر کە پەیوەندی خزمەتیان لەگەڵا جێبەجێ بکەی و خاڵی پێنجەمیشان پێغەمبەر عەلەیهی سەڵات وسەلام فەرمووی وئیکرام وصەدیقیهما تەنانەت تو ئەبێ ڕێز و چاکە لەگەڵ هاوڕێکانی باوکو دایکدا ڕێزیان لێ بگری و چاکەیان لەگەڵا بکەی کەواتە لە دوای مردنی باوکو دایکیش پەیوەندی خزمەتی و نەپچڕاندنی ئەو خزم و کەسانەی کە بەهۆی دایک و باوکتەوە بوونە خزم و کەسی تۆ واجبێکی سەرشانی هەموو براو خوشکێکی مسلمانە. زۆر سپاس دەکەم خی گەورە پاداشتی بەخێرت داتەوە. زۆر سپاس بینەرانی بەڕێز و خۆشەویست تاعەت و عیبادەتی ڕۆژی هەینی پیرۆزیشتان لێ خوام پیرۆزیکە و لێتان قبول بێ و ژیانتان پڕفەڕ و بەرەکەت بێت تا بەیگەشتنەوەی تر لە بەرنامەیەکی تری بەفەڕ بەخوای گەورە مێربانتانە سپێرم هەر شاد و سەرکەوتبوون خواتان لەگەڵ.